لە ئێستادا جوڵە سیاسیەکان لە عێراقا بۆ پێکهێنانی کابینەی حکوومەت بەردەوامەوە دەستی پێکردووە و بۆرسەی کاندیدەکانی پۆستی سەرۆکایەتی وەزیران گرد دەکاتەوە، هەریەک لە محەممەد شیاع سوودانی، موستەفا کاظمی، هەروەها قاسم عەرەجی و عەبدولئەمیر شمری ناویان پێشنیار کراوە لە دانیشتنەکانی داهاتووی ئیطاری تەنسیقی چوارچێوەی هەماهەنگی شیعەکان کە خۆی وەکو گەورەترین کوتلەی پەرلەمانی ناساندووە تاوتوێ دەکرێت و ئەمڕۆ حیزبی داوای ئیسلامی کە نووری مالیکی ئەمینداریەتی ڕایگەیان نووری مالیکی بە شێوەیەکی ڕسمی کاندیدەکەم بۆ پۆستی سەرۆکایەتی وەزیران. هەر ئەمڕۆ نووری مالیکی سەرۆکی هاوپەیمانی دەوڵەتی یاسا بەسەردانێک گەیشتوتە شاری هەولێر لەگەڵ مەسعود بەرزانی سەرۆکی پارتی دموکراتی کوردستان کۆبووەتەوە. لە دوای کۆبوونەوەکەش نووسنگەی نووری مالیکی ڕایگەیان کە لە کۆبوونەوەکەدا هەردوو لە جەختیان لە خێراکردنی هەنگاوەکانی پێشێنانی حکوومەتی داهاتووی عێراق کردووە. جوڵە سیاسیەکان لە ناو خۆی عێراقا هاوتەری بە لەگەڵ ئەو پەیامە توندەی کە دوێنێ شەوی ڕابردوو واشنگتن ئاراستی لایەنە سیاسیەکانی عێراقی کرد لەسەر زاری مارک ساڤایە، نێردەی تایبەتی سەرۆکی ئەمریکا بۆ عێراق لە پلاتفۆرمی ئێکس ڕایگەیان واشنگتن بە وردی چاودێری پرۆسەی پێکهێنانی حکوومەتی داهاتووی عێراق کات و بە هیچ شێوەیەکیش ڕێگە بە دەزوەردانی دەرەکی لە پێکهێنانی حکوومەتی داهاتووی عێراق ناکات. ئەمەش بەوە لێکە درێتەوە کە لە ئێستاوە ئەمریکا کارتی سووری دەرهێناوە بۆ ئەو لایەنە شیعانی کە نزیکن لە ئێران بۆ ئەوی ڕێگری بکات لە هەر جوڵێک یاخود هەر دەزوەردانێکی ئێرانی لە کاروباری پێکهێنانی حکوومەتی داهاتووی عێراق.